کەواتە ئێستا حزبە سونەکان جموجۆڵیان تێکەوتووە بۆ ئەوەی کە سەرۆکی پەرلەمان بە تەوافق هەڵبژێرن. جا هەر ئەمە ژوای کردووە کە سەرهەڵدانی ململانەی نوێ لە ناو سونەکان دەست پێ بکات. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە هۆکارەکانی ململانێکە چین؟ ئایا ئەتوانن سەرۆکێک دەستنیشان بکەن و جای بنێن و لەگەڵ هەڵکردنی گڵۆپی سەوز لەلایەن دادگای باڵای فدراڵیەوە بۆچی ململانەکان تونتر بووە کە دادگای باڵای فدراڵی ئەڵێ سەرۆک دابنێن، بەڵام لایەنە سونەکان ململانیان لە ناو دروست بووە؟ هەموومانە لەگەڵ ئەمیر داعمی شرۆڤەکاری سیاسی گفتوگۆی لەسەر ئەەکەین کە میوانی ئێمە لە ستۆدیۆی کوردستان 24 لە بەغداوە. ئەم کاتتان باش بەڕێز ئەمیر، پێش هەموو شتێک با لەوە دەست پێ بکەین ئەم گڵۆپە سەوزەی کە دادگای باڵای فدراڵی هەڵی کردووە بۆی کە سەرۆکێکی پەرلەمان دابنرێت دەستنیشان بکرێت بۆ تا هۆی دروستکردنی ململانە و کێشە لە ناو سونەکان. نعم تحياتك سيدي بەڵێ سڵاو لە تۆ لە سەرجەم بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان بە بۆچنی من دادگای فیدرالی ئەمەی دیاری نەکردووە کە سەرۆکی پەرلەمان سونی بێ یاخود سونی نەبێ، بەڵام بە جۆرەی ئەو دابشکارەی کە لە ساڵی 2003 هەیە لە نێوان کورد و شیعە و سونە پێویستە خۆتان زانن سێ پۆستی سیادی هەیە کە سەرۆکوەزیران و سەرۆکۆمار و سەرۆکوەزیرانە، بۆیە هیچ شتێک نییە لەبارەی ئەوەی کەوا پێویستە و دەبێت سەرۆکی پەرلەمان سونی بێ. ئەمە بەلایەک بە تایبەتی ئەو ڕێکەوتێکەوە سەدانراوە بۆ دەستنیشانکردنی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران پێویستە دانیشتنێک بکرێ هاوکات دادگای فیدراڵیش بێگومان کاریگەری لەم بارەوە هەیە. بە جێرەی پێرەوەی ناوخۆی پەرلەمان پێویستە لە یەکەم کۆبنەوەدا سەرۆکی پەرلەمان دەستنیشان بکرێت، یەکەم کۆبنەوە دەستنیشان بکرێت و تایبەت بێت بە دەستنیشانکردنی کەسێک بۆ سەرۆکایەتی پەرلەمان. بۆیە پێویستە هەموو لایەنەکانیش بگەنە ڕێکەوتن بۆ ئەوەی بتوانن سەرۆکی پەرلەمان دیاری بکرێت، بەڵام ئێستا پەرلەمان پراوێز خراوە. بەڕاستی تا ئێستا دەتوانین بڵێین ناتوانێت کاریگەری سیاسی دروست بکات، کاریگەری ئیقلیمیش ناتوانێت بە هەمان شێوە دروست بکات. زۆر چاکە. بە پرسیارێک لەو بارەی و لە جەنابتان بکەم، هاتنی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ عێراق لە لایەکی ترەوە لە پەراویزی ئەو کۆبوونەوە گرنگانەی کە هەبوو لە پەراویزە لەگەڵ لایەنی سونەکانیشا کۆبووەوە، هەرچەند وتیان کە لەبارەی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان قسەی نەکردو ڕەجەب تەیب ئەردۆغان، بەڵام پێت وایە ئەم سەردانەی ڕەجەب تەیب ئەردۆغان لەگەڵ لایەنە سونەکان هیچ کاریگەری لەسەر دانانی سەرۆکی پەرلەمان هەبێت؟ بوونی ڕەجەب تەیب ئەردۆغان لێرە ئەتوانێت بڵین هاوکێشەکە بگۆڕێت؟ چۆن ئەیبیننەوە؟ بڵێ بە شێوەیەکی بەردەوام هەوڵی ئەوە دەدرێت کەوە ئەم وێنایە لە پێشمان هەیە، دەڵێن کەوە وڵاتانی دەوروبەر تێکەڵی کاروباری ناوخۆیی دەکەن، بەڵام ئەمە شتێکە کە شتێکی لە عێراق شتێک نییە، بەوەی شتێک نییە بە ناوی ئیرادەی نیشتیمانی، بۆیە هەموو شتێک لە دەرەوە دێت و دەسەپێندێت. کاتێک ڕەجەب تەیب ئەردۆغان کاتێک کۆبوونەوە دەکەن لەگەڵ لایەنی ڕاست یاخود لایەنی چەپ یان هەر لایەنش دیاری کراوە بێ، ئەردۆغان لەگەڵ هەردوو لا کۆ دەبێتەوە. ئەمەش بێگومان بەڕاستی دەتوانم بڵێم شتێکی تراژیدیایە، چونکە ئەمە هەڵەی چینی سیاسیە، چونکە لایەنی عێراقی نەیانتوانیوە هەمویان یەک لایەن بن بەرامبەر بە هەر ڕووداوێک یاخود هەر دانیشتن و کۆبوونەوەیەک. تەنانەت لە کەرتی سیاسی ئەگەر بێت و شیعە بێ یاخود سونە بێ هەمویان پێویستە یەک بن، نەوەک ئەو پەرتەوازیەکەوە ئێستا هەیە. ئەمە لە بەرژەوەندی عێراق نییە، بۆیە دەڵێن من ئیرادەی نیشتیمانی نییە. کاتێک کۆبوونەوەیەک لەو ئاستەدا دەکرێت لەگەڵ سەرکردە سونیەکان، بێگومان بڕیارێک هەیە کەوا ئەم پرسە بە داخراوی قسەی لەسەر کراوە. بابین لەسەر پەیوەندەکانی تورکیا و عێراق لەم بارەیەوە پرسیار لە بەڕێستا بکەم. زۆر گرنگە ئەو دراوسەیانەی کە
دراوسێ عراقن لە ڕووی ئابووریەوە ئابوووریەکی بەهێزیان هەبێت. تورکیا بۆ خۆی لە ڕیزبەندی وڵاتانی زلهێزی ئابووریە و حەفدامین وڵاتە. ئەمە تا چەند کاریگەری ئەبێت کە سەردانی سەرۆکی کۆماری تورکیا بۆ عێراق کە دێتە عێراقەوە پەیوەندیە ئابووریەکان تونند و تۆڵ بکات و پەیوەندیە ئابووریەکان زیاتر بەرەو پێشەوە ببات. چ کاریگەریەکی ئەبێت؟ بەڵێ وەکو ئێوەش دەزانن ئێستا لەبارەی ڕێگەی ئاوریشم و ڕێگەی گەشە پێدانەوە ئێستا گرژیەک هەیە. تورکیا دەیەوێ لە ڕێگەی ئەو ڕۆڵە میحوەریەوە لەگەڵ عێراق و قەتەر و ئیمارات بتوانێت ڕێگەیەکی نوێ دروست بکاتەوە کە هەموو ئاسیا و کەندا و بە ئەوروپا بەستێتەوە لە ڕێگەی وڵاتەکەی خۆی، واتە لە ڕێگەی تورکیاوە ئەگەر بێت و ئەم ڕێگەی بکرێت بێگومان بازرگانی قۆناغێکی دیکە تێدەپەڕێنێت و دەگاتە ئاستێکی زۆر بات. بێگومان عێراقیش سوودێکی زۆر گەورەی لەم پرۆژەیە هەیە، بە تایبەتی دوای دروستکردنی بەندەری فاو. ئێستا ئەم بەندەرە بۆتە خاڵێکی زۆر گرنگ بۆ تورکیا، تەنانەت ئەم ڕێگەی لەسەر ئەم بەندەرەوە دروست دەکرێت و تا دەگاتە ئەوروپا. ئەمە دەتوانم بڵێم ڕێگەی گەشە پێدان ڕکابەرێکی توندی ڕێگەی ئاوریشمە و ڕکابرێتێکی توندیش هەیە لە نێوانیان. باشە کەواتە ئەو پرۆژێ بە 11 پارێزگای عێراقا تێ ئەپەڕێت بە هەرێمی کوردستانیشەوە. ئەمە تا چەند گرنگە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش لە کاتێکدا کە ئێستا پێویستە بژانەوەیەکی ئابووری باش لە عێراق و چ لە هەرێمی کوردستانیش هەبێت. ئەو پارێزگانش کام پارێزگانن ئەگەر زانیاریتان هەبێت کە ئەو پرۆژەی پێدا تێپەڕە بێت؟ بێگومان هەموو لایەک سوودمەندی ئەم پرۆژەیە دەبن. عێراقیش هەناسەیەکی قوڵ دەکێشێت لە ڕووی ئابووریەوە، کوردستانیش بە هەمان شێوە، هەر لە کوردستانەوە تاوەکو بەسرە ئەمە هەروە دەبێ هاوکات دەستی کارا دەکرێتەوە. چەندین پرۆژەی جیاواز لەسەر ئەم ڕێگەیە دروست دەکرێت کە ئەمەش هەمویان دەرفەتن بۆ عێراق. واتە ئابووری عێراق هەناسەیەکی قوڵ دەکێشێ. ئەگەر کوردستانیش بێ یاخود بەغداد هەردووچیان بە هەمان شێوە ئەم ڕێگەیەکی زۆر گرنگە. هاوکات ژێرخانی ئابووری عێراق دووبارە دەبژێنێتەوە. ئەمە تەنیا بەڕێکردنی بارهەڵگر نییە، ئەمە پرۆژەیەکی زۆر گەورەیە، هەر لە کوردستانەوە تاوەکو بەسڕە دەبێت. بە بۆچوونی من ئەم پرۆژەیە سوودێکی زۆر باشی بۆ ئابووری و دارایی عێراق دەبێت. تەنانەت ئەو هەڵاوسانێکەوە لە عێراقیش هەیە هەموو بەلاوە دەنێ. بەڕێز ئەمیر بۆ خۆتان دەزانن کە لە عێراق سەقامگیریەکی سیاسی هەیە و ئەم پرۆژەیە کە باس لە ئابووری لە نێوان تورکیا و عێراق دەکەین. ئەم پرۆژەیە پێویستی بەوەیە کە سەقامگیریەکی سیاسی تەواو هەبێت لە ناوچەکە و بوونی هەژمونی چەکداران لە عێراق تا چەند نەتوانێت کاریگەری بکاتە سەر ئەوەی کە ئەم پرۆژەیە زۆر سەرکەوتوو نەبێت لە عێراقا. تێڕوانین ئێوە کوشرۆڤەکارێکی سیاسی بۆ ئەم بابەتە چییە؟ نابێ ئەمە لە خەڵک بشارینەوە دەستێوەردانی دەرەچی لە عێراق هەیە. ئەمەش کاریگەری بەسەر بڕیاری نیشتیمانی هەیە. تورکیا دەیەوێت ڕۆڵی نێوەنگیری بجێڕێت لە نێوان سونەکان بە شێوەیەکی گشتی وەک ئەوەی کە ئێستا هەیە. ئێران خۆتان دەزانن بڕیارەکانی کاریگەری بەسەر لایەنی شیعەوە هەیە. بە هەمان شێوە تورکیاش کاریگەری بەسەر بڕیاری لە نێوخۆیی سونەوە هەیە. بە بۆچوونی من سعودیش بە هەمان شێوە بڕیاری هەیە. بۆیە ئێستا بە شێوەیەکی فەرمی سیاسەتی سونە لە عێراق ئەم کاریگەریەی لەسرە، بەڵام لە ئەنجامدا ئەگەر بێت و ئێران بێ یاخود تورکیا هەر دەستێوەردانێک بێت ئەمە کاریگەری بەسەر ئیرادەیەکی گشتی هەیە. بۆیە پێویستە بڕیارێکی نیشتیمانی هەبێت لە نێوان شیعە و سونەش. ناکرێت ئەم کاریگەریانە ببنە هۆی ڕێگەی ئەوەی بڕیارەکە بەلاوە بنرێت. ئەمە ڕاست نییە. تا ئێستا گوێبیستی ئەوە بوویت ئاخۆ تورکیا تا ئێستا تورکیا
نێوەنگیری بکات لە عێراق لە نێوان دوو لایەنی جیاواز نەخێر ئەمە تەنیا لە نێوان بەشێکی دیاریکراوە بۆیە ئەم دابەشبوونەش لە عێراق زمینەیەکی باشی ڕەخساندوە بۆ ئەوەی دەستێوەردانی دەرەچی بێ جا ئێرانی بێ یاخود تورکی بێ یاخود ئەمریکی بێ بۆیە ئەمە تەندروستیش نییە بۆ کەشی سیاسی عێراق پێویستە عێراق بڕیاری خۆی بدات بە دوور لە هەموو دەستێوەردانێکی دەرەکەی باشە لە دوای 13 ساڵ لە دوای 13 ساڵ سەرۆکۆماری تورکیا سەردانی عێراق دەکات ئەمە چی نیشان دەدات خوێندنەوەی ئەمە چۆن ئەکرێت لە کاتێکدا کە چەند جارێک لەلایەن عێراقەوە باڵێن لەلایەن تورکیاوە سنوورەکانی عێراق بردومانەکرێت بە بیان و پاساوی ئەوەی کا لێرە گروپە تێرۆریستەکان هەن چۆن ئەتوانن ئەمە خوێندنەوەی بۆ بکەن تا چەند کاریگەری بێت لەسەر پەیوەندیە سەربازیەکانی ئەم دوو وڵاتە لە نێوانیەکە سەرەتا بێگومان چەندین دۆسیەی هاوبەش هەیە لە نێوان تورکیا و عێراق بۆ نمونە دۆسیەی ئاو دۆسیەی ئەمنی دۆسیەی ئاڵوگۆڕی بازرگانی ئێستا تۆش دەزانی کەوە یەکەم هاوردەکار و هەناردەکارە لە ڕووی بازرگانیەوە زۆرترین کاڵای لە تورکیاوە هاوردە دەکات لە ڕووی ئاویشەوە چەندین دۆسیە جیاوازمان هەیە بابەتی پەکەکە و دۆخی دیکەش هەیە لە نێوان هەردوو لا بۆیە دۆسی هاوبەش هەیە ئەم سەردانە سەردانێکی زۆر گرنگە بەڵام من هیوام وایە پێویستە ئەم سەردانە ڕنگدانەوەی هەبێ تەنیا پرسەکە واژووکردن نەبێ بەتایبەتی لە پرۆژەی ڕێگەی گەشەپێدانەوە چەندین دۆسیەی هاوبەشمان هەیە بەتایبەتی لە دەواازە سنوورەکانی نێوان تورکیا و عێراق ئاڵوگۆڕی بازرگانی هەموو ئەوانە چەند بۆ تورکیا گرنگ بێت بۆ عێراقیش بامان شێوە گرنگە بەڵام تا ئێستا لانی تورکی و لانی عێراقەشەوە تا ئێستا بە شێوەیەکی گشتی ڕوون نییە بەڵام دەتوانین ئەوە بڵێن کەوە ئەمە سەردانکی زۆر گرنگە خاڵەکان لەسەر پیتەکان دانراون لە ڕووی سیاسی و ئەمنی و ئابووریەوە زۆر سەردانێکی گرنگ بوو بەڵێ سپاس دەکەین ئەمیر دامی شرۆڤەکاری سیاسی لە ئەستۆدیۆی کوردستان 24 لە بەغدا لەگەڵمان بووی وەڵامدەری پرسیارەکانمان بووی سپاس